ئەم ڕۆژانە خەڵک زۆر بێزارە بەدەست گەرماوە کە پلەی گەرما زۆر بەرز بووەتەوە بەڵام هەواڵە خۆشەکە ئەوەیە لە ئەمڕۆ 5 دەرەجە پلەی گەرما دا ئەبەزێت ئەم هەواڵە بۆ جەماعەتی گەرمیان نەتوانە ئێوە شەگرێتەوە چونکە لە ئێستا گەرمیان گەشت بووە نیوە کوڵ بەڵام لە ئەمڕۆ 5 دەرەجە پلەی گەرمادا ئەبەزێت سبەی سێ شەممە 3 پلەی دیکە گەرمادا ئەبەزێت سەرجەم کەشوهەوا فێنکترە بێ لە ئێستا و پەڵا هەوری کەم ئەبێ خۆڵبارینێکی تۆزێکی کەم هەیە بەڵام ئەوە زۆر کاریگەری لەسەر کەشوهەوا ناکات ئەوەی کە جێگای دڵخۆشیە خەڵک ئەم ماوەیە ئەم 2 ڕۆژە تۆزێک فێنکە بنەوە ئەمڕۆ 5 دەرەجە و سبەی 3 دەرەجە کەشوهەوادا ئەبەزێت زۆرە باشە والله بۆم کاتە زۆرە بەڵام هەر گەرمە بێ خۆی هەر گەرمە بەڵام ئەوەی گەرماک ئەو گەرمە زۆری ئێستا نییە بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی کە لە 2 ڕۆژی ڕابردووە بەڕاستی زۆر گەرم ئێستا چەند پلەیەک دابەزێ ئەمڕۆ 5 پلە دا خۆش دەبی زۆر سپاس هەر هەواڵی خۆشتان بۆ بێنم ئینشەڵڵا